لیستی موچە دەگاتە بەغدا و تا دووسبەی چاوەڕوانن پارەی موچە بگاتە هەرێم. لا گەرمیان یەکێتی دەستی کرد بە گرتنی لایەنگرانی بەرەی گەل. ژیانی بەهزاد خوسرەوی لە مەترسیدایە. سڵاوتان لەبێت سمەیەم لە تیوەرۆسی هەواڵتان پێشکەشەکەم. بەپێی قسەی سەرچاوەیەک لە وەزارەتی دارایی هەرێم لیستی موچە لە 24 کاتژمێردا دەگاتە دەست وەزارەتی دارایی عێراق. سەرچاوەکە وتیشی گرفتەکانی لیستی موچە چارەسەر کراوە. دەشڵێت چاوەڕوانن تا ڕۆژی چوارشەممە و پێنجشەممە بڕی 600 میلیارد دینار لە بەغداوە بۆ موچەی مانگی هەشت بگاتە هەرێم. وتیشەی دابەشکردنی موچەی مانگی هەشت دەکەوێتە سەرەتای هەفتەی داهاتوو. لە سنووری گەرمیان هێزانامنیەکانی یەکێتی دەستیان کرد بە دەستگیرکردنی چەند ئەندام و لایەنگرێکی لاهور شێخجەنگی سەرۆکی بەرەی گەل. ئەمەش دوای سەردانە دوو ڕۆژەکەی لاهور شێخجەنگی هات بۆ گەرمیان کە لە چەند شوێنێک ئالۆزی دروست بوو. سەرچاوێکی ئاگادار ڕایگەیان شەوی ڕابردوو 5 کەس لە سنووری گەرمیان لەلایەن هێزانامنیەکانی یەکێتیەوە دەستگیر کراون. وتیشی ژمارەیەک ئەندام و لایەنگری دیکەش بڕیاری دەستگیرکردنیان دراوە. لەسەر ڕادەستکردنەوەی بەهزاد خوسرەوی برای لە لایەن ئاسایشی یەکێتیەوە بێگەرد خوسرەوی خوشکی ئەندامێکی دیموکرات دەڵێت براکەم لەژێر ئەشکەنجە و ئازاردانێکی زۆر ڕادەستی ئێران کرایەوە. بێگەرد خوسرەوی دەشڵێت ماوەی 10 ساڵە لە سلێمانی دەژین. تا ئێستا کێشەمان لەگەڵ هیچ حیزب و لایەنێک و کەسێکدان نەبووە. من بەکاری درومانکردن و براکەشم بە کرێکاریەوە خەریک بووی. ڕاشی گەیاندووە لە 31 هەشتا براکەم لەژێر ئەشکەنجە و غەدر و ئازاردانێکی زۆر بە مافی پەنابەریەوە کاتژمێر 10 شەو ڕادەستی ئێران کرایەوە. خوشکی ئەندامەکەی دیموکرات دەڵێت داوا لە ڕێکخراوی UN و ڕێکخراوە نێودەوڵەتیەکان دەکەم کە بەهانامەوە بێن چونکە براکەم بە مافی پەنابەریەوە ڕادەستی ئێران کراوەتەوە بۆیە یارمەتیمان بدەن چونکە پێویستمان بە یارمەتیە و ژیانی براکەشم لە مەترسیدایە. سێ هەواڵم پێشکەشکردن هەر شاد بن.